سلامتان لێبێ خێر بیت تۆ چۆنی مامۆستا خێر بێ ژوان دۆزێ مەشغوڵە وا جارە لەگەڵ نۆڤینە قسەکەین فەرموو باسێکی پرۆژەکەمان بکە بە کوتی ئەم پرۆجێکتی ئێمە بۆ ئەو کۆمپانیانەی کە کار لە بواری ئاڵوگۆڕی دراوە حواڵەیەکەن هەروەکو دەبینین لە ئێستادا زۆرینەی خەڵخواسی بەکارهێنانی مۆبایلی دەدراوە لە کۆمپیوتەر ئێمەش بە پێویستمان زانی مۆبایل ئەپلیکیشن بۆم سیستەمی خۆمان دروست بکەین و ئەم پرۆجێکتی ئێمە هەروەکو دەبین لە بازاری ئەمڕۆ لە زۆربەی نووسینگەکانە ئەبینی بە دەفتەر و قەڵەم حساباتەکەن ئەم دەفتەرە سووتە فەوتا دڕا ئەو داتایە چی لێیە بۆ نە مامۆستا کارمەندە لە کۆمپانیاکەی من باشە بۆ من کاکە کارمەندی کۆمپانیاکەی منە داتای گەسڕێتەوە من ئەدمینم ئەیبینم لە چ کاتێک لە چ بەرواری چ ساعتێک مامۆستا و داتایی ئێمەی سڕێوەتەوە کەواتە ئەکتیڤیتی لۆگێکی باشیان بۆ داناوە ئەرە وەڵا زۆر باشە دەستان خۆش بێ ڕێژوان چۆنیە حواڵە ڕێژوان نۆڤین بە کورتی بێ باس کردین ئیشەکەتان چی و چیتان کردووە ئێستا من پێم خۆشە بە پراکتیکی ئیشەکە بینم زانم بۆ نمونە من ئەمڕۆ هاتوومەتە لای تۆ بڕی $300 پێ چۆن بۆ مەکەیتەوە بە دینار فەرق ناکا گرنگی ئێستا ئیشەکەم بۆ تاقیکەیتەوە تێبینێکشمانێ دیمانە نووسم مامۆستاشە لێرە بەشی زیاد کۆتمانەیە زۆر باشە تاویشە ئێستا من چۆم بزانمەوە داخڵ بۆ داخڵ نەبووە زۆر باش دەستان خۆش بێ سەرکەوتوو بن زۆر سپاسەکەم بەخێر هاتن خەریکیشی خۆت دابنێ مەژەچی بەلایشمان کاتێکی خۆش بۆ ئێوە